میوانێکمەیە سامان سوێلی و تێبێژی وەزارەتی پەروەردە دکتۆر ئەم کاتە باش کەرتی پەروەردە ساڵی ڕابردوو ڕوبەڕووی ئاڵنگاریەکی گەورە بوویەوە ئەویش داخستنی دەرگای قوتابخانەکان بوو لە هەندێک ناوچە لە هەرێمی کوردستان. ئەمەیە بپرسم ئەم بابەتە چەند کاریگەری لەسەر جێبەجێکردنی ئەو پلانەی وەزارەتی پەروەردە هەبوو بۆ جێبەجێکردن یان ئەو پلانی کە وەزارەتی پەروەردە داینابوو لای خۆیەوە، دووەمیان کاریگەری نەرێنیەکانی ئەم بابەتە لەسەر پرۆسە خوێندن بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان چی؟ بەڵێبانی بەڕێستان و سەرجەمبینەرانی شاشە ڕەنگینەکەی کوردستان 24 باش، بێگومان هەموو بایکۆتکردنێک، هەموو پەخستنێکی خوێندن لە ناوەندەکانی خوێندن لە هەموو دنیادا نەکە لە هەرێمی کوردستانە هەر جۆرە گیر و گرفتێک بۆ پرۆسەی پەروەردە و فێرکردن پێش بێت، بێگومان کاریگەری نەرێنی دەکاتە سەر کۆی پرۆسەکە. بۆ وەزارەتی پەروەردەش ساڵانە جەنابتان وەک ئاگادارن ئێمە بەر لە دەستپێکی ساڵی نوێی خوێندن واتە لە کاتی پشووی هاویندا کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەت سەبارەت بە ئامادەکاریەکان بۆ دەستپێکی ساڵی نوێی خوێندن ئەنجام دەدرێت. لەم کۆبوونەوەیدا کۆمەڵێ پلان دانرێ بۆ ئەو ساڵی کە لە پێشە، هەروەها کۆمەڵێ بڕیار دەدرێ بۆیە هەر ئاستەنگێک بێتە پێش پرۆسەی پەروەردە و فێرکردن بێگومان کاریگەری نەرێنی دەکاتە سەر جێبەجێکردنی پلانەکان. بۆ نمونە ئێمە بۆ ساڵی خوێندنی پار بڕیار بوو کە پرۆسەی ڕاهێنانی مامۆسایانی خۆشەویست لە سەرانسەری هەرێمی کوردستانە بچێتە بواری جێبەجێکردنەوە لە پارێزگای هەولێر، لە دۆهۆک، لە ئیدارەی سەربەخۆی زاخۆ، ئیداری سەربەخۆی سۆران چووە بواری جێبەجێکردنەوە، بەڵام بەداخەوە بەهۆی بایکۆت و پەخستنی پرۆسەی خوێندن لە سنووری سلێمانی و ڕاپەڕین و گەرمیان و هەڵەبجە نەتوانران پرۆسەیە جێبەجێ بکرێت. ئەمە بۆ نمونە یەکێکە لەو نمونانی کە ئەتوانین بڵین کاریگەری نەرێنی دروست کردووە. جگەل لەوە چەندین پلانی تر هەیە، چەندین پرۆژەی تر هەیە کە وەزارەتی پەروەردە ئەگەر بێ ئاستەنگ ساڵەکە تێپەڕێ حتمەن کە بەباشی ئەتوانێت پلانەکانی خۆی جێبەجێکە. لە لایکی تریشەوە بێگومان کاریگەری نەرێنی کاتە سەر ئاستی فێربوونی قوتابیان، یعنی قوتابیە کە لە ساڵێکە بە تایبەتی ئەوانەی بازنەی یەکەم یعنی پۆلی 1 و 2 بنەڕەتی کە تازە پێدەنێنە ناو قوتابخانە هەم ئومێدێکی زۆریان بە خوێندنە، هەم حەزێکی زۆریان هەیە، هەم پاڵنەرێکی زۆریان هەیە بۆ فێربوون، منداڵن بۆ یەکەم جارە دێنە ناو ژینگەیەکی جیاواز، دایانەوێ هاوشەوەی خوشک و براکانیان کە لە خۆیان گەورەترن ئەوانیش خۆناغەکانی خوێندن بە بڕن سێرەکەی لە ڕێوە تووشی ناومێدی و تووشی ئاستەنگ دەکرێن. ئەمە بێگومان لە ڕووی دەرونیەوە کاریگەری نەرێنیە کاتە سەر قوتابیان. جگەل لەوەی ئەو ساڵە تۆ ناتوانانی وەک پێویست پرۆگرامی خوێندن وەک ئەوەی لە پلانی وەزارەتی پەروەردەیە هەیە جێبەجێی بکەی یاخود پرۆگرامەکان تەواو بکەی، بۆیە بە کەم و کورتی دەڕواتە سەر. ئەمەش کاریگەریە کاتە سەر قۆناغەکانی داهاتووی خوێندن، بۆیە بەداخەوە زۆر جار دەبیستین لە زاری دایکان و باوکانەوە، لە زاری خودی قوتابیەکانەوە، لە زاری مامۆسایانی بەڕێزەوە. مەسەرەن جار هەیە قوتابی بازنەی یەکەمیش تاواوەکە ئەوانی بە تایبەتی لە سنووری ئەو ناوچانی کە بایکۆتیان تیاکرا لە ساڵانی ڕابردوو، جار هەیە هێشتا قوتابیەکە بە تاوەتی فێری نووسین و خوێندنەوە نەبووە لە کاتێکە مەفروزە قۆناغ بە قۆناغ ئەو پلانی کە وەزارەتی پەروەردە لە چوارچێوەی پرۆگرامەکانی خوێندن هەیەی قوتابیان فێر بکرێن و قوتابیان سوود ببینن. ئەمانە هەمووی بێگومان ئەتوانین بڵین ئەمە بناغەیەکە بۆ بازنەی یەکەم بناغەیە بۆ هەم لە ڕووی دەرونی، لە ڕووی کەسێتی، لە ڕووی فێربوون بناغەیە بۆ خوێندن. پاشان لە قۆناغی ئامادەی ئەوانەی کە تووشی ئەم ئاستەنگە دێن لە 10 و 11 ئەگەر ڕوبەڕووی ئەو کێشەیە ببن بێگومان کاریگەریە کاتە سەر ئاستیان لە قۆناغی 12 ئامادەی کە لە هەرێمی کوردستان 12 ئامادەی قۆناغێکی شارەن و سازە. لەبەرەوە بەگشتی ئەتوانین بڵین کاریگەری نەرێنیە کاتە سەر هەم لایەنی جێبەجێکردنی پلانەکانی وەزارەتی پەروەردە هەم لایەنی فێرکردن و پەروەردەکردنی قوتابیانیش. دکتۆر یعنی بێگومان وەکووتێ لەسەر هەموو قۆناغەکان کاریگەری هەیە بە تایبەتی لای هەندێک قوتابی کە ئەبینێت ساڵانە ئەم بایکۆتە دووبارە بێتەوە لەو ناوچەیە جۆرێک لە ساردبوونەوە لایەن دروستە بێ، بێگومان هەنێکیان بەم هۆکارە دائەبڕێن لە پرۆسەی خوێندن. ئێمە پێش ئێستا جۆمان ینی لە هەواڵی یەکەم جۆمان لە لێدوانێکی وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بوو کە ئاماژەی بۆەوە کرد ئەم ساڵ هەوڵدراوە 26,000 قوتابی بگەڕێنرێنەوە بۆ پرۆسەی خوێندن. ئەم پرۆسەیە چۆن بەڕێوە چێت گەڕانەوەی قوتابیان
بۆ پرۆسی خوێندن لە هەرێمی کوردستانە چه ئاسانکاریەکە کرێت و چۆن هانی ئەو قوتابیانە درێت کە لە خوێندندا بڕاون بگەڕێنەوە بۆ پرۆسی خوێندن. بەڵێ بێگومان لە سەرەتایی ئەم کابینەوە لە ناوەڕاستی کابینەکەەوە تقریبا لە ساڵی 2020ەوە وەزارەتی پەروەردە پرۆژێکی جێبەجێ کرد و تەبەنی کرد بە ناوی باک تو لێرنین، گەڕانەوە بۆ فێربوون، گەڕانەوە بۆ خوێندن. ئەتوانین بڵین بە هاوکاری ڕێکخراوی یونیسێف و دەستگای خێرخوازی بارزانی کە ڕۆڵێکی گرنگیان هەبوو لەم پێناوەدا بۆ ئەمە کۆمەڵێ تیم پێکات لەسەر ئاسی پارێزگاکان کە ڕووماڵی مەسحێکی ئەو ناوچانە بکەن کە زیاتر ئەو قوتابیانەی لێ کە دابڕاون ئەمانە هەموو ناویان تۆمار کرا و لە ڕووی کەیسەوە لێکۆڵینەوە کرا بزانین هۆکاری دابڕانیان چییە، بەگوێرەی دابڕانەکانیان بەگوێرەی هۆکاری دابڕانەکانیان ئاسانکاری و هاوکاری کران بۆی بگەڕێنەوە بەرخوێندن. بۆیە لە ساڵی 2020ەوە تاکوی ئێستا سەر و 26,000 قوتابی گەڕێنراوەتەوە بەرخوێندن و ئەم پرۆسەیە بەردەوامی هەیە. ئەتوانین بڵێن ڕێژەی دابڕان لە هەرێمی کوردستان خۆشبەختانە ڕێژەیەکی یەکجار کەم و بچووکە بەراورد بە وڵاتی بەراورد بە عێراقلانی کەم بەراورد بە زۆر وڵاتانی ناوچەکە لەبەرەوەی خواستی خوێندن بەگشتی لای خێزانی کوردی لەم سەردەمەدا بە گوێرەی ئەو گۆڕانکاریانی بەسەر ئاسی و شاری خەڵک هاتووە، ئەو گۆڕانکاریانی کە دنیای گرتوتەوە. خۆشبەختانە کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیشی خوێندن دۆستە، زانست دۆستە، حەزی بە فێربوونی منداڵەکانی هەیە، حەز دەکا منداڵەکانی ببنە خاوەنی بڕوانامە. یعنی سەردەمەکە زۆر گۆڕاوە لە چاوجاران، بەڵام بەداخەوە زۆر جار ئەو ئاستەنگانەی ناومێتکردنی خەڵک جەنابەت سەیری میدیاکان کە بەشێک لە میدیاکان لە هەرێمی کوردستانە بەشێک لە بانگەشەی لایەنە سیاسیەکان کار لەسەر ناومێتکردنی خەڵگەکەن، کار لەسەر ناومێتکردنی قوتابیانەکەن. ئەمە وای لە یەکا پێی بڵێت تۆ بۆچی دەخوێنی خۆتۆ سوێنێ دانامەزرەی، بۆچی دەخوێنی کارێک بکەی باشترە، بۆچی دەخوێنی. ینی ئەمەندە دراوە بەگوێی خەڵکە لەم جۆرە بابەتانە. بەفعلی ئەمە ڕەنگە لە ڕابردووە کاریگەری کرد بێتە سەر هەندێک لە خێزان، هەندێک لە خودی قوتابیەکان خۆیان، بەڵام خۆشبەختانە وەزارەتی پەروەردە بەردەوام لەسەر هێڵە بۆ ئەم بابەتە بۆ ئەوەی لە هەرێمی کوردستان یەک منداڵیش یەک هاوڵاتیش نەبێ کە خوێندەوار نەبێ و هەروەکو لە پلانەکانی لە ڕاگەیاندنەکانی وەزارەتی پلاندانان و بەڕێوەبەرایەتی ئاماریش بیستومانە کە خۆشبەختانە ڕێژەی خوێندەواری لەم کابینەیە بۆ ئاستێکی زۆر باش دابەزیوە کە ئێستا ڕێژەکەی بەگوێرەی ئەوەی ڕاگەیەنراو لە حدودی لە 14 کە ئەمە ئەتوانین بڵین دڵخۆشکەرە. هێشتا لە وڵاتی عێراق و زۆر وڵاتی ناوچەکان ڕێژەی نەخوێندەواریش زۆرە لەوێ، نەکە ڕێژەی دابڕان لە خوێندن. لە وڵاتێکی وەکو عێراق ڕێژەی دابڕان لە خوێندن لە سەر و لە 28ەوەیە، بەڵام لای ئێمە لە 100 پوینت شتێکە، یعنی زۆر کەمە بەڕاستی. ویش بەردەوام بەم هەوڵانی وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی لە کابینەی نۆهەما ئەو ژمارەیەش بەرەو سفر دەڕوا، بەرەو ئاستی ئەوەی کە ئیتر هیچ منداڵێک، هیچ قوتابیەک، هیچ هاوڵاتێک لە هەرێمی کوردستان نەبێت تەمەنی خوێندنی هەبێ و لە ماڵەوە دابنیشێ. ئەوەش لە یاد نەکەین کە وەزارەتی پەروەردە بۆ ئەوانشی کە تەمەنیان گەورەیە بە جۆرێ لە جۆرەکان بار هۆکارێک لە ڕۆژگارێکە دابڕابێتن لە خوێندن چانس و دەرفەتی تری بۆ ڕەخسانون. بۆ نمونە ئێمە خوێندنێکمان هەیە بە ناوی خوێندنی خێرا. خوێندنی خێرا بۆ ئەوانن کە تەمەنیان گەورەترە لە تەمەنی ئاسایی خۆیان لە پۆلەکانی خوێندنە دەتوانن بگەڕێنەوە بۆ خوێندن. بۆ نمونە بۆ کوڕان هەتا تەمەنی 22 ساڵیش ئەتوانێت بگەڕێتەوە، بۆ کچان هەتا تەمەنی 24 ساڵ ئەتوانێت بگەڕێتەوە و ئەمانە ساڵێکی خوێندنیان بە 2 ساڵ بۆ حسابەکرێت بۆ ئەوەی کە زووتر و ئەوە قۆناغەکانی خوێندن ببڕن بەراورد بە هاوتەمەنەکانی خۆیان. خوێندنی دەرەکی مانەی بڵێن تاقیکردنەوەی دەرەکی هەیە بۆ ئەوانەی کە هەر دابڕاون و ئێستا دەیانەوێت لە ڕێی تاقیکردنەوەی دەرەکیەوە. واتە وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێم هەموو ئاسانکاریشی کردووە بۆ ئەوەی ئەو ڕایەڵەی لە نێوان هاوڵاتی و پرۆسی پەروەردە و فێرکردنا هەیە هەمیشە بمێنێ، هەمیشە ڕایەڵێکی تۆکمە بێ. بەڵام بەداخەوە زۆر جار نایارانی خوێندن، نایارانی زانست، نایارانی ئارامی، نایارانی پێشکەوتن و سەقامگیری لە هەرێمی کوردستان دائیمەن کار لەسەر پسان و پشڕاندنی ئەو ڕایەڵانە دەکەن. زۆر باشە. باسی ئەوەت کرد، ینی وەکو بەراورد لە نێوان ڕێژەی نەخوێنەواری لە عێراق و لە هەرێمی کوردستان من دەمەوێت لەسەر شتێکی تر لەم بابەتە ڕاوەستینەویش بابەتی بینایی قوتابخانەکانە بە شێوەیەکی گشتی لەسەر ئاستی هەرێمی کوردستان. ئەگەر پێمان بڵێ لە چاو عێراقا هەرێمی کوردستان لە ڕووی
بینایی خوێندن یان دامەزراوەکانی خوێندن تا چەند پێشکەوتوترەوە حکوومەتی هەرێم کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان چەند هەوڵیە ئەو گرفتانەی کە هەبوون لە مەسائلی کەمی قوتابخانە و چەند دەوامی لە قوتابخانەیە کە ئەمانە تا چەند چارەسەرکران دکتۆر؟ هەر لە سەرەتای کابینەی هەمەوە لە کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی هەمدا و لەلایەن جەنابی سەرۆکی حکوومەت ڕێزار کاک مەسعود بارزانیەوە لە سەرەتاوە ڕاگەیەنە کە هەموو پاڵپشتێکی پرۆسەی پەروەردە دەکەن لێکێک لەو سێکتەرانی لەناو پرۆسەی پەروەردەدا گرنگی زۆر پێدرا لەم کابینەیە دروستکردن و نۆژەنکردنەوەی باڵەخانەی قوتابخانەکان بوو. بێگومان جەنابتان دەزانن ساڵ بە ساڵ ڕێژەی دانیشتوان ڕوو لە زیاد بوونە بەدەر لەوە هەرێمی کوردستان بەهۆی ئەو ئارامی و پێشکەوتنەی هەیەی ژمارێکی زۆر لە پەنابەرانی وڵاتانی دەوروبەر ڕوویان لێ ئێمە کردووە جگەر لەوەی لە ئاوارەکانی ناوخۆی ناوەڕاستی عێراق و شارەکانی ناوەڕاستی عێراقیش ئێستا بنمونە لە هەرێمی کوردستان نزیک 193,000 قوتابی ئاوارەی ناوخۆهی شارەکانی ناوەڕاستی عێراق لە هەرێمی کوردستان دەخوێنن ئەمە لە ناو باڵەخانەی قوتابخانەکانی ئێمەدا دەخوێنن جگەر لەوە نزیکەی 60,000 قوتابی پەنابەری سووری لە ناو هەرێم تێکەڵ کراون بە قوتابیانی ئێمە ئەمانە هەمووی لۆدن لەسەر باڵەخانەکانی ئێمە لەگەڵ ئەوەی خۆشمان سەر و 1,800,000 قوتابیمان هەیە بۆیە هە لە سەرەتای ئەم کابینەیەوە هەڵمەتێکی باش و گەورە و چڕ و پڕ بۆ لە بەسێ ئاڕاستە ئەنجامدرا لە ڕووی باڵەخانە و بیناوە یەک دروستکردنی باڵەخانەی نوێ ئەم هەتاکو ئێستا 194 باڵەخانە دروستکراوە و دەیانی تریش لە کاردان کە ئومێد دەکەین لە زووترین کادا ئەوانش بکەونە بواری خزمەتەوە و بەردەوامە پرۆسەکە ئەوە نییە بڵێ لە ئاستێکا بۆ سین و ئیتر بڵین پێویستمان بە باڵەخانە نییە جگەل لەوە سەر و 1970 باڵەخانەی قوتابخانە و باخچە نۆژەن کراونەتەوە کە بەشێکیان نۆژەنکردنەوەی کاملە بە کولیە بە تاوەتیە هەر هەمووی نۆژەن کراوەتەوە هەندێکیان بە جۆرەی پێداویستیەکان و ناوەقسەکانی ئەو باڵەخانانە نۆژەن کراونەتەوە جگەل لەوە ئاستی سێ هەمیش فراوانکردنی قوتابخانەیە فراوانکردنی قوتابخانە بریتیە لەوەی کە ئێمە کۆمەڵێ باڵەخانەمان هەیە ڕوبەریان زۆرە کاتی خۆی وا دروست کراون بەڵام سێرەکەی بیناکە بچووکە یا ژماری ژوورەکانی کەمە بۆیە ئێمە لەو نێوەندەدا سەر و 640 ژوورمان دروست کردووە بۆ ئەو قوتابخانانی کە ڕوبەریان زۆرە و ژماری ژوورەکانیان کەمە بۆ ئەوی لۆت لەسەر ژوورەکان کەم بێتەوە لەسەر پۆلەکان کەم بێتەوە ژماری زۆر قوتابی دانەنیشن بۆیە ئەمە بەڕاستی ئاوردانەوەیکی جددیە و بە پشتیوانی ڕاستەخۆی جەنابی سەرۆکی حکوومەت بەڕاستی هەموو ئەم هەنگاوانە نراوە و بەراورد بە ناوەڕاست و خواروی عێراق ئەوان یعنی ئەتوانین بڵێن نەخسێکی یەکجار زۆریان هەیە لە بینایە تەنانەت بەشێ لە ناوچەکانیش و ناوچە گوننشینەکان و ناوچە دوورە دەستەکانیان ئەسڵەن بینای قوتابخانەی نییە ئەمە بۆتە هۆی ڕێژەی زیادبوونی ڕێژەی دابڕان نەخوێندن لە عێراق لە پارێزگاکانی ناوەڕاست و خواروی عێراقیش بە هەمان شێوەیە جگەل لەوە بەداخەوە هەر لە چوارچێوەی ئەو سیاسەتی ئەتوانین بڵین گەمارۆدان و سیاسەتە نادروستەی حکوومەتی عێراقی فیدرال لە ڕابردووە پێڕەوی کردووە بەرامبەر دانیشتوانی هەرێمی کوردستان ئەوان لە چوارچێوەی ڕێکەوتنامەی عێراقی سینی بڕیاردرا چەند هزار قوتابخانەیشان بۆ دروست کرێ بۆ عێراق دەبوو ئەمە هەرێمی کوردستانیش بگرێتەوە لە یەکەم هەنگاویانە هزار بڕیاردرا بە دروستکردنی هزار باڵەخانە بۆ ئەم مەبەستە شاندێکی وەزارەتی پەروەردە بە سەرۆکاتی جەنابی وەزیری پەروەردە سەردانی بەغدامان کرد ساڵ و نیوێ پێش ئێستا تقریباً بۆ ئەوەی هەرێمی کوردستانیش لە چوارچەوەی ئەو ڕێکەوتنامەی عێراق چینە بەشی هەبێ پشکی هەبێ بۆ مەبەستە بە جۆرەی ڕێژەی دانیشتوان ئێمە داوای دروستکردنی 150 باڵەخانەی قوتابخانەمان کرد بۆ سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان کە لە چوارچەوەی ئەو ڕێکەوتنامەیە بۆ هەرێمیش جێبەجێ بکرێ ئەوە بوو داواکاریەکان ڕادستی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانی عێراقی فیدرال کرا هەروەها وەزیری پەروەردەی ئیتیحادی کرا بەڵام پەیمانیشاندا بەڵێنیشاندا کە جێبەجێ بکرێ بەڵام بەداخەوە کەوتنە بواری جێبەجێکردن و هەرێمی کوردستانیان لێ دەرهێنا لەو پرۆژەیە بۆیە هەمووی ئێمە هەموو ئەوانی کردومانە هەمووی ئەوانەی هەنگاوی بۆنراوە بە پشتیوانی ڕاستەوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو ئاماژەم پێدا خودی جەنابی سەرۆکی حکوومەت بەڕاستی پشتیوانیشی ڕاستەوخۆ و بەردەوامی پرۆسەی پەروەردە و فێرکردنە ئەمە تەنها لە ڕووی باڵەخانەوە نا لە ڕووی چاپکردنی کتێب ساڵانە کە بە نزیک 22 ملیۆن کتێب ساڵانە باشترین کوالیتی و بەڕەنگی چاپەکرێت
ئەم هەموو پێداچوونەوەی بە مەناهجی خوێندن کراوە، دابینکردنی پێداویستی ناو قوتابخانەکان لە کەلوپەل لە پێداویستیەکان، جگە لەوە پرۆسی ڕاهێنانی مامۆستایان، جگە لەوە دامەزراندنی بە هەمیشەییکردنی 5,088 مامۆستای گرێبەست لە ساڵی 2020 هەروەها بە گرێبەستکردنی 38,000 مامۆستای وانەبێژ کە ئەم بەڕاستی ئەم ژمارە یەکجار زۆر هاتۆ لە کابینەیەکە 40,000 کەس بتانی بخیتە خزمەتی پرۆسی پەروەردە و فێرکردنەوە. بۆیە یعنی بەڕاستی پشتیوانیش ڕاستەوخۆمان هەیە ئێمە لەلایەن سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و خودی جەنابی سەرۆکی حکوومەت، بەڵام بێگومان شان بەشانی ئەوەش زۆر جار هەوڵدراوە ئاستەنگ دروستکرێ بۆ پرۆسی پەروەردە و فێرکردن. ومێ دەکەین لە کابینەی داهەمی حکوومەتی یاریمی کوردستانە ئەو کاروانی بەردەوامی هەرەوە شاوەڕوانیمان هەیە لە حکوومەتی خۆمان کە ئەم پشتیوانی و هاوکاری و دەستگیرۆیی پرۆسی پەروەردە و فێرکردن ئێمە بەدڵنیاین کە زیاتر ئەبێت وەک لەوەی لە کابینەی نۆهەمیشە هەبوو و ئومێ دەکەین ساڵ بە ساڵ بتوانین پرۆسی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان زیاتر گەشە پێ بدەین و بکەوێتە سەر ڕێڕەوی ڕاستەقینەی خۆی بە جۆرێک کە ئیتر بوارێک نەمێنێ کە بڵێن هیچ کێشەیەکمان نەبێت ئینشاءالله. ئینشاءالله. دکتۆر سامان سوێلی وتەبێژی وەزارەتی پەروەردە، زۆر سپاس بۆ بەڕێز.